ئەتو یەک بەخۆت حەز لێ نییە بێ ئێرە سیارێ خۆ ڕاگری بێ سەری خۆشساکەی لە هەردوو لە یەک کاتدا ئەتو سیارەکەت خامێ بنەوە ئەگەر هەلاقی ما زیرەك نەبوو وەرێ لە سەری خۆچاکە بەدڵت نەبکاکەم لەگەر تو سەری خۆم سفر دەکەم يعني هون واريد اطلع عندي حلاقه بدي اروح احلق قد اروح اغسل سيارتي بدي اروح ادير بنزين فطبيت هاي المحطه لقيتها في اي بي کە دێ ئێرە سێرویسەکانی مە زۆر باشن دێ لێرە هەلاقەکە VIPە هەلاقێکی گچکەی یەک کورسیە لێرە تەنها پرچی ناچینتەوە یعنی هەموو شتەچی دەکات تاوانە شوێنێکی بکەمەوە کە ئەو شتانەی لە بۆ ئافرەتان لە خلالی ساعتەچی دەکرێت هەموو لێوێ ئەنجام بدرێت مەسەلەن نینۆکە و پرس بڕینە و شتانە زاوا کە دێتە ئێرە لێرە وەکو هەلاق خزمەتت دەکرێت لە هەمان کاتدا ستافمان دێتە ئێرە سیارەکەت لە بۆ دەڕازێنتەوە یعنی هاتە ئەتوو سەرتاشی خۆت بە VIP چا دەکەی سیارەکەت بەڕازاندی و تە پێش دەکەی هەلاق یعنی تو بە سوار دەبی دەچێت دوو بکەخانی خواحافیز. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بەردەوام ئێمە بیستمانە و بینیومانە کە لە نێو بەنزیخانە هاوچارخەکان کۆمەڵێک خزمەتگوزاری پێشکەش بەو کەسانە دەکرێت کەوا سەردانی بەنزیخانەکان دەکەن ئەوەشی کە بینیومانە ئەوەیە کەوا زۆرێک لە بەنزیخانەکان غەسلیان تێدا کە ئۆتۆمبیلەکان بۆ ئەو کەسانە دەشوردرێن کە سەردانی بەنزیخانەکان دەکەن و بڵین مارکێتێکی بچووک یاخود شوێنێک بۆ پشودان و حەسانەوەی و کەسانێک کە سەردانی بەنزیخانەکان دەکەن قاوەیەک یاخود چایەک دەخۆنەوە ئەوەی لەم بەنزیخانەیە جیاوازە ئەوەیە کەوا لە کاتی کە هاوڵاتیان سەردانی شتنگەکەیان دەکەن یاخود بۆ خەسلکردنی ئۆتۆمبیلەکانیان سەردانی ئەم شوێنە دەکەن لە هەمان کاتدا سەرتاشخانەیەک لە نێو بەنزیخانەکە دانراوە بۆ ئەوەی هاوڵاتیان کە دێن تاوەکو چاوەڕێی تەوابوونی ئۆتۆمبیلەکانیان دەکەن لە نێو بەنزیخانەکە دەچن و سەرۆڕێشیشیان چاک دەکەن اینجا من هاتووم بۆ ئەم بەنزیخانەیە دەمەوێت لەگەڵ خاوەنەکەی قسە بکەم کاک بارزان سلێمانم لەگەڵدا کاک بارزان سلااو لێبێ ئەم کاتت باش بەخێر بێن سەر و سەر چاوانمان سپاس دەکەم ئەگەر هەندێک شوێنەکەت بگۆڕی بیرۆکەی دانانی ئەم سەرتاشخانەیە چوون بوو بۆ بەڕێستان هاتووە یان لە بیرۆکەکەت لە چی وەرگرتووە؟ وڵی بەحکمی ئەوەی کە ئەمە ئینسانی مەشغولین لە ناو ئیش و لە ناو حیات پێویستمان پێیەکە ڕۆژێ سەعاتێک بتوانین هەم ئۆتۆمبیلەکانمان بشۆین هەم قاوەک بخۆینەوە هەم سەرمان چاکەین ینی مەجالەکە وەت لێ دەکا ئەتوو شوێنەکان نزیکەیەک بکەیەوە زۆر جار ئەتوو دەبینی سیارەکەت لە غەسلی ڕادەگری و پێویست بە هەلاقە بەڵام هەلاقەکەت لە شوێنێکی ترە یعنی دەبێت و پارەی تەکسی بدەی بچی هەلاقەکەی خۆ دیسان پارەی تەکسی بدەیە تا بگەڕێەوە نە ئەمن گوتم چونکە خۆم پێویستم پێ ئێتەبعەن هەزارەهای وچی منیش هەیە کە پێویستیان بەو شتێ هەیە کە بین سیارەی خۆیان بشۆن و سەری خۆیان چاکەن قاوەیەکیش بخۆنەوە بە ئیسراحەت ئەمە لێرە ئەو شتم دانا کە ئەوانەی وەکو من ئیستیفادە لێ بکەن وە لە خوای بە زیادیش بی خەڵک زۆری بەدلی بۆ هەر کەسە کە دێتە ئێرەش دەبینی ئەو سیستەمماندانەیە هەزار ڕەحمەتمانە بۆ دەنێری و بسیاری ئەوش دەکەم بەس پێم خۆشە دیمەنەکانیش بۆ بینەران بگوازینەوە سەردانی نێو سەرتاشخانەکەش بکەین ئەگەر ئەوەم بوو باز بکەیت کاک بارزان کاردانەوەی هاوڵاتیان چۆن بووە ینی ئەو کەسانێک کەوا سەردانیان کردون تاوەکو ئێستا وڵی کاردانەوەی هاوڵاتیان لە خوای بە زیادبی هەتا ئێستا بە شێوەیەکی گشتی هەموو لەو بابەتەی ڕازی بوونە ینی کەس نەبووە گلەیی بکە لەو بابەتەی چونکە شتێکی زۆر خۆش و ئاسانە لە بۆ هەمویان ینی مەسەرەن ئەتو یەک بەخۆت حەز لێ نییە بێ ئێرە سیارێ خۆ ڕاگری بێ سەری خۆشساکەی لە هەردوو لە یەک کاتدا ئەتوو سیارەکەت خامێ بنەوە هەموو کەسێک حەزی لێە کە دێ ئێرە سێرویسەکانی مە زۆر باشن دێ لێرە هەلاقەکە VIPە هەلاقێکی گچکەی یەک کورسیە ینی کەس بێزارت ناکە نە دەنگی مجەفە و تەلەفۆنی وەکو هەلاقەکان دیکە لەولای دێ بە ئیسراحەت لێرە دادنیشی قاوەکی دەخۆیەوە هەلاقەکەمان کوردی باکوورە 21 ساڵ خزمەتی هەلاقی هەیە کە زۆریش بەتوانایە لێرە تەنها پرچی ناچینتەوە یعنی هەموو شتەچی دەکە هەر شتێک تایبەت بی بە قژ و بە دەم و چاو و بە ڕیش و یعنی ئەوە زۆر جار کە پۆستمان لەو ماوەی کردیە خەڵک گلەی دەکە دەڵێ وڵای لەوانەیە هەلاقەکان هەر ئەوە هاینابی کاکە هەلاقیمە ئەمن هەموو زار هەر شتێکی دەکەم بە تەحەدایەوە قسەی دەکەم ئەگەر هەلاقی ما زیرەك نەبوو وەرێ لە سەری خۆچاکە بەدڵت نەبکاکەم لەگەر تو سەری خۆم سفر دەکەم یعنی ئەوەن هەیە بەخۆی ئەتو ئەگە بچێ لە هەر شوێنێکی لە هەولێرێ شوێنێکی VIP هەبی یەک کورسی خەڵک لە ناوی یەک کورسی ئیشکە 100 لە بۆ 150 دلار لێ وەردەگرن لە بۆ هەر سەر چاکردنێک باشە لەبەرچێت چونکە جیەکە VIP قاوت لە بۆ دێ کەس بێزارت ناکە ئەتوو بەتەنێ لە غورفەکەی بەتەنێ هەمووی خۆتە 100 لە بۆ 150 دلار لێ وەردەگرن بەڵام ئەم دەتانم پێت بڵێم ئەمە وەکو نرخی ئاسایی هەلاقەکانی تری ناو بازاڕی ئیش دەکەن یعنی نرخێکی زۆر ئاسایی لە بینی 15 لە بۆ 25 ینی شتێکی زۆر نۆرمال و لێرە
زیاتر ئەو فەرمانەیە ما عداوی کە قاوت لە بۆ دێ چات لە بۆ دێ ما عدای ئەو هەموو شتەش مەساجەشی پرچت لە بۆ دەکرێت دەموچاوت لە بۆ دەکرێت یعنی هەموو شتەکان لێرە لە بۆ دەکرێت یعنی خدماتی کاملەیە ئەمن ئەگە دەست بەشتەی بکەم شتێکی ئاسایی ناکەم زاوا کە دێتە ئێرە یعنی ئەگەم بەخۆ زاوا بم دێم ئێرە مرتاحم پێویست ناکە برام بێتم بچی سیارە بەتە غەسلی ئەم یەک نەفەرێک بێ ئەم بەتە هەلاقی نەفەرێک بچی سیارەکەی بەتە ڕازانەوەی ئەو شتانەمان نییە ئەتو کە دێ ئێرە وەکو زاوایەک بە تەنێ وەرە سیاری خۆ ڕاگرە لێرە وەکو هەلاق خزمەتت دەکری و لە هەمان کاتیشدا ستافمان هەیە دێ سیارەکەت لە بۆ لێرە دەڕازێنێتەوە لە هەمان کاتدا ئەو شتەش سوپرایز بوو لە بۆ تو لە هەمان کاتدا ستافمان دێتە ئێرە سیارەکەت لە بۆ دەڕازێنەوە یعنی هاتە ئەتو سەرتاشی خۆت بە VIP چا دەکەی سیارەکەت بەڕازاندی تە پێش دەرکەی هەلاقی یعنی تو بە سوار دەبی دەچێت دوو بکەخانی خواافیس بیرۆکەم هەیە بەس زۆر حاڵاتی زۆر بیرۆکەی باس ناکەم چونکە مەسەلەن دوای ها ببردرێ خۆش نییە بەس وەکو بیرۆکە لە بۆ ئافرەتان ئەو شتانەی کە لە خلالی سعاتێک لە بۆ سعاتە گودە دقیقیان لە 45 دقیقی بەسەرێ و لە سعات و گودە دقیقی کەمتر دەکرێت چونکە مدەی غەسلەکەی لەوانەیە لە 45 ساعتەی سیارەکەت لە بۆ خلاص بکرێ لەم مدەتەی کە چ شتێک لە بۆ ئافرەتان دەکرێت و بەتەمامە شوێنێکی بکەمەوە کە ئەو شتانەی لە بۆ ئافرەتان لە خلالی ساعتێکی دەکرێت هەموو لەوێ ئەنجام بدرێت مەسەلەن نینۆکە و پرس بڕینە و شتانە بە شێوەیە گشتی لەوەی ئەنجام دەدرێت لە مستەقبەلەن شتی زۆر فکرەی زۆر گەورەترمە ئینشەڵڵا بەس زۆر ئافرەت گلیان کرد لە بابەتەی کە ئەوەش تاکید بن ئەنجام دەدەین بە خودای وەکو شێوەیەکی گشتی نییە کە هەمووی پێکەوەبی یەک ناوبی یان لە ناو یەک مژەمەعدابی وابزانم لە دهۆک شوێنێک هەیە وابزانم بەس معلوماتی تەوام لەسەر نییە بەس وەکو گشتی کە یەک ناوبی لە یەک شوێن بی هەبی نەمدیتێتە ئێستا هەیە نزیکە لە یەک مەسەلەن ئەو لێرەیە شوشتنگەکە لێرێ هەلاقەکە دوو فەرع سەرترە ئەو شتان هەیە بەس وەکو کە بکرێ و بە شێوەیەکی گشتی ینی هەموو یەک ناوی مەسەن ئێستامە لە سەناوی خۆماندامانەیە هەموو ینی سەرتاشەکە هەری خۆمانە قاوەخانەکەی خۆمانە بەنجخانەکەی خۆمانە شوشتنگەکەی خۆمانە ئەوەی یەکەم جارە بکرێ ینی هەتا ئێستان نەکرێ و ئەمن دەمەوەی لە مەودووە ئەمن کابراێک نیمە لە تیجارەت و لە بزنس حەسوود بم دەمەوەی لە مەودووە لە هەموو شوشتنگەکان و لە هەموو بەنجخانەکان ئەو سیستەم هەبی چونکە کەسەکە دێتن گەشتیارە گەتێتن گەشتیارە سەردانی هەولێرە دەکە بە تایبەت یان سەردانی هەر یەکی لە پارێزگەکانی هەرێم دەکا خۆشەکە دەبینی سیستەمێکی نوێ لێرە هەیە ئێستا ئەمە کە دەچینە سەفەرێک مەسەلەن نمونە دەچێت تورکیا دەبینی لە هەموو مارکێتەکانیان فەرقیان هەیە مەسەلەن ساندویچیان هەیە مەسەلەن شەربەتی فرێشیان هەیە هەلاقیان لەناو هەیە یعنی ئەتوو لا ئیرادیان حەزت لێیە کە لێر بچی لە هەموو مەنزخانەکان لادەی ئەجلو ئەمە ئەو شتەی نەکەین کە گەشتیار دێ سەردانی ئێرە دەکا مرتاحبی بێ بنزینی تێکە پشتەمەلی خۆی چاکە سەری خۆی دابینی گەشتیاریش لێرێ نمونە هەر لە بندەسمان گەشتیارێ حالیان بەس باشە عەرەبیەکەشت باشە پێم وابێت پرسیارێکی لێ بکە بزانە لەکوێوە هاتووە ئەم شتە لە لای ئەوان هەیە یانە عەرەبیم زۆر باش نێکا کە دوای لەسەر نەکەنە نقطة وين تجي؟ أنا من بغداد. أنا عندي شغل بأربيل. تمام. جيت عندي شغلات بأربيل سكنت في فندق وأريد أطلع عندي حلاقة قد أروح أحلق قد أروح أغسل سيارتي قد أروح أدير بنزين فطبيت هاي المحطة لقيتها VIP كل شيء بيها سيارة بالغسل عندهم ساعة انتظار أجواها حلو والتعامل مالتهم حلو أيضا بيها حلاق كوافير ويستعمل كل أدوات ديسبسبل كل سفري تمام. من بغداد بيها هاي لا بغداد ماكو الأولى بالأربيل موجودة هنا أنا أول مرة أشوف وأنا عندي شغل الصراحة وقلت شلون راح أروح أزين وأروح أغسل سيارة وأروح أدير بنزين فجمعني كله بهذا الوقت بهاي المحطة. هسه هاي فكرة شلون؟ اي هاي الفكرة وجماعة خلي جماعة ما أقول هاي سيناريو أنت أعرفني؟ لا والله أنا أول مرة يجي حتى ما أعرف أحكي كردي. أنا شفت هاي المحطة والله الصراحة يعني جمعت الوقت كله قلت شلون راح أروح أنا عندي شغل وراح أروح أزين أروح أغسل السيارة أروح أدير بنزين فطبيت لها المحطة لقيت كل شيء بيها VIP والتعامل كلش حلو راقي إضافة إلى الخدمات بها ساعة انتظار غسل سيارة VIP قاعدة بالكوافير موجود وتعاملهم كله جيد صراحة أول مرة موجودة بالعراق هاي. أهلا وسهلا بك. بله بینەرانی پایتەخت میدیا ئەوەی گوێبیستی بوون یەکێک بوو لەو گەشتیارانەی کە سەردانی پارێزگای هەولێری کردووە و باس لەوە دەکاتکەوە دەیویست لە یەک کاتدا هەم ئۆتۆمبیلەکەی غەسل بکات هەر بنزین بۆ ئۆتۆمبیلەکەشی دابین بکاتن و حەلاقێکیش بکات کە سەردانیان بەنزیخانەی کردووە ئیتر هەموو شتەکان لە یەک شوێن کۆ کراوەتەوە بەلای ئەوە سەرنج ڕاکێش بووە و باسی لەوە کرد کە لە بەغداد و شوێنەکانی تری عێراق
ئەم شتانیان نەبینیوە ئەم شتێکی نوێ و دەستخۆشی لە ستافەکەی دەکات کە لێرە تەعاملێکی باشی لەگەڵ دەکرێت ئەمە یەکێک بوو لەم شتە نوێیانەی کە وەکو بەنزیخانەیەکی هاوسەرخ لە نێو شاری هەولێر وەکو هەنگاوێکی نوێ دانانی سەرتاشخانە لە نێو بەنزیخانەکان ئەمیش بوو ئەوەی کەوا ئەو هاوڵاتیانەی سەردانی شوشتنگەکەیان دەکەن یاخود بەنزیخانەکەیان دەکەن تا ئەو کاتێک کە چاوەڕێ دەکەن ئۆتۆمبیلەکەیان بویان دەشوردرێتون و غەسل دەکرێت تەواو دەبێت ئەوان لێرە کاری سەرتاشین یاخود سەر و ڕیشیان بوو چاک دەکەن و جوانیان دەکەن و ئامادەیان دەکەن لەگەڵ ئۆتۆمبیلەکانیان بە دلێکی خۆش و بە سەر و ڕوخسارێکی جوانەوە بەرەو ماڵەوە بگەڕێنەوە.